ئێوارە هەموو کاتێکتان باش، کۆتاییەکانی بەهارتان باش، گەرما و گڕ و تینی هاوینتان باش، خۆشەویستی و میهرەبانی و کامەرانیتان باش. بێرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەردەمە پڕزانارەکەی خۆتان چارە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەبەر گرنگی بابەتەکە و هەنووکەیی و پێویستی بوون بە قسەکردن دەربارەیان بابەتە بە شێوەیەکی ڕاستەوخۆهاتینەوە خزمەتتان بۆ زنجیرێک بەرنامەی ڕاستەوخۆ دەربارەی کۆمەڵێک پەتای نوێ هەم لە کوردستان و هەم لە جیهانە. ئەمڕۆ با شێوەیەکی فەرمی لە سلێمانی بڵاوبوونەوەی پەتای کۆلێرا ڕاگەیەنرا، یەکێک لەو نەخۆشیانەی کە کێشەیەکی تەندروستی کۆمەلگایە و هەروەها مەترسی بۆ سەر ژیانی مرۆڤ دروست دەکات ئەگەر بێت و بەباشی دەستنیشان و چارەسەر نەکرێت. بەداخەوە لە ماوەی 6 ڕۆژە نزیکەی 4,000 هاوڵاتی و هاونیشتیمانی داخڵی نەخۆشخانە کراون. بۆ ئەم مەبەستە و بۆ قسەکردن دەربارەی خۆپارێزیەکان و چارەسەرەکانی نەخۆشی کۆلێرا بەسپاسێکی زۆرە دکتۆر زمناکۆ عوسمان هەمزە، یەکێک لەو بەڕێزانەی کە خەڵکی شاری هەولێرە و خوێندنەکەی لە سلێمانی تەواو کردووە و عاشقی خاک و ئاو هەوای سلێمانیە لێرێ. بەخێر بێی. سپاس بۆ کەناڵی کورسات و زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز. هیوادارم ئەم بەرنامەیە بێتە جێگەی سوودی هەمولایەک. دڵنیام کەوا بێ. سپاس دکتۆر زمناکۆ کە یەکەم جار لە تەلەڤیزیۆن لەگەڵێمە دەرکەوتی. زۆر سپاس بە خۆشحاڵیەوە. عاشقی شوێنێکی سلێمانی دیا هەموو دەوروبەری سلێمانی ومانە. هەموو دەوروبەری سلێمانی. هەموو دەوروبەری چۆ بەتایبەتیە سە لە من پرسە پێ دەڵام فڵان ناوچە. بەڵێ. جەنابەت کوێیە؟ وڵا زیاتر ناو سلێمانی. زیاتر ناو سلێمانی. عاشقی ناو سلێمانی. من زیاتر سروشتی دەرەوەی سلێمانی خۆشترە. طبعا ناو سلێمانی ژەڵانگدانەوەی سروشتە جوانەکەی دەوروبەری سلێمانیە. یاخوا هەر جوانی سەلامەت بێ زۆر سپاس. یاخوا هەموو ژیانتان هەر جوانی بێ. هاوکارم هێمن کەمال ئەمڕۆ داوام لێ کرد کە ریپۆرتاژێکمان دەبکات دەربارەی بڵاوبوونەوەی پەتای کۆلێرا لە شاری سلێمانی هەڵبەت پەتای سکچوون و ڕشانەوە ئەمڕۆ بە کۆلێرا ناسێنرا یان دەستنیشان کرا کە بەڵێ کۆلێرا شەیە لە شاری سلێمانی. دەربارەی پەتای سکچوون و ڕشانەوە هێمن کەمال راپۆرتێکی بۆ ئامادە کردوین تەماشای راپۆرتا بین و ئەگەڕێن خزمەتە هەم لەگەڵ دکتۆر زمناکۆ قساکەین و هەم لە ڕێگەی سکایپ و دکتۆر چەنەری ژۆرەگرین وەک پزیشکی پسپۆری منداڵان لەگەڵمان. ڕۆک و بەڕێوەتی گشتی تەندروستی سلێمانی لەگەڵ زیادبوونی ئامارەکانی نەخۆشان بە تایبەت بە هۆکاری سکچوون و ڕۆژانەوە تقریبان بۆ ماوەی 6 ڕۆژ بۆ 7 ڕۆژە بێ لەلایەن بەڕێوەی نەخۆشخانەکان و ئاگادار کراینەوە کە حاڵەتەکانی سکچوون و ڕۆژانەوە ڕووی لە زیادبوون کردووە. بۆیە دەست بەجێ لەسەر فەرمانی بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ژوورێکی ئۆپراسیۆن پێگەنا لە ناو بەڕێوەتی گشتی تەندروستی سلێمانی لیژنەکە پێگاتومن لە بەڕێوەبەری نەخۆشخانەکان لە یەکەم ڕێکارە توانرا سەرجەم تیمەکانی چاودێری تەندروستی ئاگادار بکرێنەوە کە بە شێوەیەکی زۆر باش چاودێری ناو بازاڕ و شوێنە گشتەکان بکە. نەخۆشخانەی شار پێشوازی ئەکاوە تا شوێنی هەبێ تا شوێن مابێ بۆ هاوڵاتیان پێشوازیان لەکات. نەخۆشخانەی شەی دکتۆر هێمن بە پێشوازیش و بەناو نەخۆشخانەکەشەوە نەخۆشخانەی مناڵان کە هەر لە سەرەتا دەورێکی زۆر باشیەوە بۆ چارەسەری توژمانی منداڵان و نەخۆشخانەی شۆڕشیش بەشی فریاکەوتن لە ئێستادا ئەوانی ڕۆژانە نزیکەی 50 بۆ 100 هاوڵاتی سەردانیانەکە بۆی حاڵەتی سکچوون ڕۆژانەوە. ئەتوانین بڵێن هەموو پێداویستیانەی کە لە ئێستادا پێویستە بۆ چارەسەرکردنی حاڵەتەکانی سکچوون و ڕۆژانەوە لە ناو شاری سلێمانی ئەو بەردەسە و ئەوەشی کە بمانوێ ئێمە نووسراو کراوە بۆ حکوومەتی عێراق تا بتوانین بە زووترین کات ئەو پێداویستیانە بگەینتە شاری سلێمانی و ئەوشی بەشێک تریشی لەسەر بورجەی بەڕێوەتی گشتی تەندروستی سلێمانی پێداویستیانی کە تاری ئەو پێویستە هەبێت ئەکڕێت. گەڵ هاتنی وەرزی گەرمایە ئەم پەتای سکچوون ڕۆژانەوە لە ناو منداڵانە زیاد دەکات ئەو کارەکەشی ئەگەڕێتەوە بۆ توشبوون بە ڤایرۆس بەکتریا یا پاراسایت بە تایبەتی لەم ساڵیشە گومانەکرێت گومانێکی بەهێز کە پەتای کۆلێرا بڵاو بێتەوە. بۆیە لەبەروی هۆکارەکان جیاوازن چارەسەرەکانیشی جیاوازەوە بەڵام گرنگترین شتەوەیە کە دایکان و باوکان هەوڵبان بۆی مناڵەکانیان بەدوور بێت لەم پەتای سکچوون ڕۆژانەوەی خۆپارێزیەکی توند بکەنەوەیش ئاو پێشەوەی بخورێتەوە بکڵێنرێت و سەوزە و میوە جوان بشورێتەوە خواردنەکان جوان بکڵێنرێت. ئەگەر مناڵەکە توش بوو ئەبێ دایکان و باوکان زۆ گرنگە جێیکەنەوە. ئەگەر مناڵەکان نیشانەکانی سووک بوو وەگەوەی تایەکی کەمی هەبوو پیساکی خوێن و لیمانی پیاوانە بوو
مناڵەکە گەورەتر بوو لە 1 ساڵ گەشتکەی لەگەڵا نەبوو نیشانەکانی وشبوونەوەی نەبوو هەرەکرێت لە ماڵەوە بە پێدانی شلەمەنی و ئەو مغەزی کە پێوترێەوە ڕێز لەگەڵ مۆز و لەگەڵ سۆسی سێ و ئەتوانێت لە ماڵەوە چارەسەری بۆ بکە بەڵام ئەگەر نیشانەکانی قورستر بوو و تا تای بەرزی هەبوو پیساگی خوێنی لیمای لەگەڵا بوو گەشتکەی لەگەڵا بوو هۆشی باش نەبوو نیشانەکانی وشبوونەوەی تا دیار بووەگەوەی کە میزی کەمی کرد چاوی بە قوڵاچ و فرمێسکی کەمی کرد واگەر بە تایبەتی مناڵەکە لە خوار 1 ساڵەوە بوو باشترە بە زووترین کات سەردانی نەخۆشخانەی مناڵانی پێ بکات. دۆخی نەخۆشخانەکانمان تۆزی قەرباڵغی پێوە دیارە بەوەی داخڵبوون بە حاڵەتەکانی سکچوون ڕۆژانەوە توانین بڵێن 6 ڕۆژی ڕابردوو نزیکەی 4000 هاوڵاتی سەردانی نەخۆشخانەکانی کرد و داخڵ کراوە سەرجەمیان چارەسەری پێویستیان بۆ کراوە بەشێکیان پاش مانەوەیکی کەم کە ئەمێنەوەدا نەخۆشخانە پێویستیان بۆیە بچنەوە ماڵەوە وەزی تەندروستیان مستەقڕە بێت جێگیرە بێت و بەشێکیان پێویستە چاودێری زیاتر بکەنەوە نەخۆشخانەکانە ئەمێنەوە ئەتوانێت بڵێن ڕۆژانە بە هەر چوار نەخۆشخانەکەمان نزیکەی 400 بۆ 500 هاوڵاتی سەردانەکە و ڕۆژی وای ئامارەکان زیاتر لەم 400 بۆ 500 گەنە 600 بۆ 700 4 هەفتە پێش سەرڕامان گەیاند کە ئەمارەکانی توشبوون بە سکچوون ڕۆژانەوە لە ناو مناڵانە لە زیادبوونایە بەداخەوە هەرو کاتەش کە چاوەڕێمانە کە ژمارەکان ڕۆژ بە ڕۆژ لە دوای لە بەرزبوونەوەیە بوون لە هەفتەی پێشەوە ئیتر گەیشتە لووتکە هەرو کاتەش ڕامانگەیات کە بۆ ماوەیەک لە لووتکەی ئامێنێتەوە لە دوایە بەرەو کەمبوونەوە ئەچێت لە ئێستاە ئەمارەکان تا ئێستا لە بەرزیان بەداخەوە بەڵام چاوەڕێکرێت ئەگەر دایکان و باوکان هاوکارمان بن خۆپارێزێکی تون بکەن بە دڵنیایەوە لە ڕۆژانی داهاتووە چاوەڕێکرێت ئەم ڕێژەیە بەرەو کەمی بڕوە ئەوەی کە سەردای نەخۆشخانەکەی ئێماکە 500 بۆ 600 نەخۆش سەردانێکە بەشی زۆریان تەبان ئەمانە ئەکرێ بڵێ 400 بۆ 450 توشبووی سکچوون ڕۆژانەوەن و لەو بە ژمارەیەش نزیکی 80 بۆ 90 نەخۆش بە هۆکاری سکچوون ڕۆژانەوە داخڵە بن بەڵام لەوانەیە ژمارەکە زۆر لەوە زیاتر بێت چونکە خۆتان ئەزانن لەوانەیە بەشێکیان بۆ چارەسەر سەردانی نەخۆشخانە نەکەن لەوانەیە لە دەرەوە یاخو لە کلینیکە تایبەتەکانەوە چارەسەر وەربگرن سەری ئەم پەتایی سکچوون ڕۆژانەوە لە ئاستێکی زۆر باشین و زۆربەی چارەسەرەکان مەوجودە و ئەوەی کێشە و گرفتی نەخۆشخانەکەی ئێمە کەمی کارمەند و پەرستاری پێویستە بۆی بتوانین ئەو لۆدە زۆرەی کە لەسەر نەخۆشخانە هەیە بتوانین بەڕێکوپێکی چارەسەر بە مناڵەکان بین. سپاس بۆ هاوکار و پایانێرمان کاکێ من کەمال بۆم راپەرتە سپاس بۆ بەڕێسامان وتەبێژی فەرمی بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی و سپاس بۆ بەڕێز دکتۆر پشدەر بەڕێبەری نەخۆشخانەی مناڵانیان بەڕێبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی مناڵانی فێرکاری لە شاری سلێمانی پاشکەمێکی تر بۆ بە ئاگابوون لە کەرتی ئەهلی و خەڵکانی کە سەردای نەخۆشخانە گشتەکان ناکەن لە ڕێگەی سکایپەوە بەڕێز دکتۆر چێنەر وەرەگرێمێکێک لەو دکتۆرانی کە لە کەرتی ئەهلی ئیشەکە بە تایبەت لە مەسەلەی مناڵانە دکتۆر زمناکۆیەوە خزمەت جەنابێت بینە سەر باسی بابەتە زانستێکە جەنابەت پزیشکی پسپۆری هەناویت بۆردیان دکتۆراتێ لە مەجالەکەی خۆتە دووبارە هیوای سەرکەوتن بۆ خوازم کەزان بۆردی عێراقی هەیە بەڵێ بۆردی عێراقی حەزەکەم لێوە دەست پێ بکەین ئامارەکان ئەڵەن نزیکەی 4000 کەس لە ماوەی 6 ڕۆژە داخلی نەخۆشخانەکان کراوە بە دقیقی وابزانم 3592 کەسە گەرەوەم بە دقیقیەوە بەسەوەی کە تۆمار کراوە احتیمالە زیاتریش بێت بەڵێ تەمانم هەتا دوێنێ ئەمڕۆ بێگومان ژمارەکە زیای کردووە زیاتر پێشتر هەوکو سکچوون ڕۆژانەوە ناسێنرا ئەمڕۆ دەرکەوتنە خێر کۆلەراشی تیا بەڵێ هەموو سکچوون ڕۆژانەوە بڵین کۆلەرە نەخێر خۆی دکتۆر هەڵگورت یعنی ئەوەی کە لامان ڕوونە و بەپێی زانستیش هەموو هاوینێک ڕێژی پەتای سکچوون و ڕۆژانەوە زیاترە بێ ئەویش بەهۆی چیە بەهۆی ئەوەی کە بڵێن نەشلمای بەکتریا زیاترە بێ بەهۆی ئەوەی کە ئینسانیش یعنی معڕەز بەوەی کە تووشی وشبنەوە بێ بەهۆی کەم ئاو خواردنەوە و بەهۆی ئەوەی کە تیشکی خۆریش بڵێن بەهێزترە بێ ئەمەی کە ئەم ساڵ بینیمان لە سەرەتاوە چەند کەیسێک داخڵە بوون ئەو کەیسانە بڕین ئەو نەخۆشانە گەنجیش بوون بە بێبوون هیچ پێشینەیەشی نەخۆشی گورسیلیان سست دەبوو یان ئەوتە ڕێژەی خوێەکانی خوێنان بە تایبەتی پۆتاسیۆمیان سۆدیۆم ڕووی لە کەمیە کرد بەڕاستی ئەمە سەرنجی ئێمە ڕاکێشە لەگەڵ زیادبوونی ئەو هەموو ژمارە نەخۆشی کە ڕووی لە خەسخانەکانە کرد بە تایبەتی خەسخانی شار دوای ئەوە بوو بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی ناچار بوو کە خەسخانی جمهوریش بکاتەوە بۆی ئەو قەرەباڵغیە زۆرەی کە لەسەر خەسخانی شار هەیە کەم بکرێتەوە بەڵێ باشە دکتۆر ئەمە پرسیاری وە بکەم ئێمە لە سلێمانی هەمیشە
شانازیمان بۆ کردوکە ئەگەر باشترین سیستەمی تەندروستیمان نەبێ یەکێک لە بەڵێ. باشترین خزمەت گوزارە تەندروستیەکان لە عێراق لای ئێمەیە بەڵێ وایە هەم لە خزمەت گوزاری ئەهلی هەم لە خزمەت گوزاری حکومی بەڵێ جگەلەوە سلێمانی هەر بە پاکوتەمیزی بەناوبانگە کورد بەعام میلەتیش پاکوتەمیزی وایە، ڕاست. بەڵام سلێمانی تۆزێک زیاتر حەزمان لە پاکوتەمیزی و لە وایە وەکو کردو ئەوانی هەڵبەت مەبەستم لە سلێمانی تەنها خەڵکی سلێمانی نیە هەموو خەڵکانی کە لێ لەم شارەژی بەڵێ و دەوروبەریش بەڵێ دەور بەڵێ. بە بێگومان بۆ ئەم پەتایە لە سلێمانی ئێستا وا بوو قورسێ سەری هەڵاوە سەبەب چیە هۆکار چیە خۆی تا ئێستا سەرچاوی ئەم پەتایە نەدۆزراوەتەوە بەس خۆی عادەتەن کولێرەیان پەتای سکسون لە چیەوە سەرەگرێت لە بوونی سەرچاوی ئاوی پیس باشە لە بوونی سەوزەی پیسبوو بە پاشەڕۆی مرۆڤ تەمەنەمانە یان لە تێکەڵبوونی ئاوی زێرە بوو ئاوی خواردنەوە تەمەنەمانە گرنگترین سەرچاوەکانی توشبوون بە نەخۆشی پەتای سکسونن یان کۆلێرا کە بەشێکە لەو نەخۆشیە و سەرڕای ئەوەش ینی کە لە سەرچاوێک بڵاو بێتەوە دوای سەرکێشە بۆ شوێنەکانی تریش بە تایبەت ینی ڕێستورانتەکان ئەو شوێنانەی کە خواردن دابینەکان مەبەسم لە دەرەوەی ماڵە ئەبن بە سەرچاوێک بۆ بڵاوبوونەوەی ئەم پەتایە سەرڕای ینی بوونی سەرچاوی ئاوی پیس کە ئەمە گرنگترین هۆکارە بەڵێ ئەمێ سەرنجستان بۆ ڕابکێشم ئەمڕۆ من هەر لە راپۆرتەکانە دەربارەی ئەم بابەتەکە ئامادەکاریمە کرد بۆ ئەمەڵقەی بەرنامەی چارە ئەوم بینی کە 92 پمپ لە شاری سلێمانی پمپی ئەو کە ئاوی خواردنەوە دابەشەکەن پشکنینیان بۆ کراوە تەنها نۆیان ئەوەی کە من بینیم بە شێوەیەکی ڕسمی باسکرا تەنها نۆیان پیس بووە هەر نۆشیان ڕاگیراون لە کارکردن بەمانایشتر زۆرینەی زۆری سەرچاوەکانی ئاوی خواردنەوە پاکن ئەمە کە پشکنی بۆ کرا لەلایەن بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی و لاەنە هاوبەش و پەیوەندیدارەکانی ترەوە جگەلەوەش لیژنە هاوبەشەکانی قایم قامێت ئەمڕۆ چەند شوێنێکیان داخست و لەوانەیە زۆر بەشتان هەواڵەکان بینی بێتان کە بە یارمەتی هەزەکانی ئەمنی کە چەند شوێنێکیان هەر لە ناو برد کە سەوزۆمیەوە یان سەوزە بە تایبەتی ئاوەدرا بە ئەوەی کە ناونرا ئاوی قورس کە زێراب بوو کە پاشەڕۆ بوو بەداخە و بەدەست خۆشکەرێکی زۆرەکە داخرا دکتۆر زنداکۆ حەزەکەم پرسیاریەوە لە بەڕێزت بەڵێ ئێستا ئێمە خەڵک یان ئاوی بەلوعا ئاخواتەوە بەڵێ وەن بەڕاستی خۆم مەزاوی بەلوعا ئاخۆمەوە بەڵێ باشە یان ئەوە تا ئاوی دەبە و پلاستیک و ئەم شتانە ئاخوات بەڵێ مەرجە و ئاوەی کە لە دەبایە بێ پاک بێ نەخێر مەرز نییە لەم حاڵەتانە ببوورە بە باشترین کار ئەوەیە کە ئەم ئاوە بکۆڵێندرێ باشە بۆی خۆت بە دوور بکری لە پەتای سکسون و دوای سار بکرێتەوە باشە ئێستا سێریکە یان ئەوە تا خەڵک ئاوی بەلوعا ئاخواوەکو من بەڵێ باشە من تۆزێک بە سیستەمی کۆنە ڕۆم بەڵێ باشە ئەیکەمەرا و کوپەیەکەوە مەرکانەیەکەوە لێ گەڕ ڕەهەتاوەکو ئاوکە بۆ خۆی جوان زیینۆ بێتەوە ناوێ ئەینجای خۆمەوە بەڵێ وەکو جاران وەکو جاری جارە بەڵێ باپیرم چۆن ئاوی خواردەوەم بەڵێ باشە تاوان ئەم ڕێگە کلاسیکانە پاکترن وەک لەوانەی ئێستا ئاوی کانیاوەکانی کوردستان زۆر پاکترە لە ئاوی مقەتەر و ئەو دەبانی کەم ئاوی لێ خۆی تا تۆ زووەم جارە تۆ مەرکانی ئەو بۆ لەگەڵ پرسیارەکەم ئەوەیە من بەم شێوەیە ئاو فلتەرایزیشنەکەەوە ئەوەی کە لە زمانی پزیشکی پێڵم فلتەرایزیشن جگەلەوە خەڵکی لە ماڵە خۆی فلتەری لە ئاوەکەی بەستووە لە ئاوی بەلوعاکە بەستووە ئەم فلتەری کە لە ئاوی بەلوعا بەستراوە جێگەی کوڵاندنی ئاوەکە ئاگرێتەوە نەخێر باشە کەواتە ئێستا ئەوەی کە من لە جەنابی دکتۆر زنداکۆ تێگەیشتمە پزیشکێکی پسپۆڕی هەناوی بەڵێ وەک پزیشکی پسپۆڕی هەناوی ئەوەیە کە باشترین ڕێگە بخۆ پاراستن لەم پەتای کۆلێرایە هەر ئاوێکت هەیە ئاوی بەلوعەیە ئاوی کوپە و مەرکانەیە ئاوی فلتەری بەلوعەیە یان ئاوی دەبەشە ئاوە دەبە حازریەکان ئەی کوڵێنی ساردەکەیتەوە ئینجای خۆی بەڵێ بەڵێ ئەمە باشترین ڕێگەیە باشە ئەی بەسەر من زۆرجار لە کۆمپانیای ئاوەکانی بینم ڕەکلامەکەن کە هەڵەن بە فلان سیستەم پاچەکەینەوە بە فلان سیستەم پاچەکەینەوە ئەمانە چی بەس ئایا ئەمانە لەژێر سەیتەڕی کوالیتی کۆنتترۆلدان وەڵا برادران ینی خۆم کەسێک ڕێکلامەکات بۆ بەهانێکە هێتی بەس ئایا ئەمانە ینی لەژێر سەیتەڕی کوالیتی کۆنتترۆلدان یان نە بەڵێ بەڵێ باشە بەڵام بە شێشی گشتی کوڵاندنەکە لە هەموو سەلامەت بەڵێ لە هەر هەمووی سەلامەتە بینە سەر مەسەلەی سەوزە جنابەت تەنها ئاماژەت بە ئاو لەگەڵ سەوزایە بەڵێ سەوزە بە قوڵاوی خوێ نەخێر وانە نەخێر سەوزە هەر بۆ اینەی خۆشە بۆ فرێشی جا باشی پاک چاک بکرێەوە بەڵێ لە سەوزەیە خەڵک لە سەر تاسەی دنیایان تایت بەکارەهێنێ بەڵێ بۆ سەوزە چاکردن کەەوە بە تەواتی ڕەفزە بەڵێ هاوڕای لەگەڵما بەڵێ
هاوڕام لەگەڵ باشە بەڵێ مامێت تۆ پەرمەنگەنات و خوێ بەڵێ ئەوەی کە من تێگەیشتوم پەرمەنگەنات بۆ شوێنە گشتیەکان بەکارەهێنرێ بەڵێ نەک بۆ ماڵان بەڵێ دروستە دروستە بەڵێ باشە ئەی خوێ خوێ بۆ ماڵانیش بەکارێت بۆ ماڵانیش بەڵێ بۆ بەکارێت ماڵانیش بەکارێت خوێکە سەلامەترە لە پەرمەنگەناتەکە هەردووکی عینێنیشەکە بەدڵنیایی و خوێکە سەلامەترە خوێکە سەلامەترە خوێکە سەلامەترە جگەلەوەی کە هەرزانتریشە بەڵێ هەرزانترە و سەلامەتریشە باشە دکتۆر دەتوانرێت لە ماڵانیش بەکار بێت بەڵێ باش ئەم خوێکە بەکارهێنین سوودی چێ لە پاکردنەوەی ئەم سەوزانەیە یعنی پاکێکاتەوە بڵێن لە زیندەوەری زیان بەخش لە بەڵێ. بەکتریا و ئەوانی تریش بەڵێ خۆی کۆلێرا بەکتریا دروستە بەڵێ بەکتریا بەکتریا باشە هەر دوێنێشەوە بۆ ئامادەکاریان بەردامەیە تەماشای کۆمەڵێک دۆکمنتەریم کرد بینەرانی بەڕێزدانەیە باوەڕ نەکەن کە پەتای کۆلێرایشێکەوە پەتانی کە پێوترێ پەتای وڵاتە دووەکەوتەکان هاوڕای بە تەکیت باشە بەڵێ اینجا ئەمە خۆی سەرەتاش لە ئەفریقا بڵاو عفوان زیاتر لە ئەفریقیا و لە وڵاتانی کە دواکەوتون بەڵاو دواکەوتون. بەڵێ کاتی خۆی لە لەندەن بڵاوە بێتەوە یەکێک لەو زانستانی کە پێوترێ ئەپیدیمۆلۆژی زانستی نەخۆشیناسی پیاوێک بەواوکی ئەم نەخۆشی دانێک کە پێوترێ جۆن سنۆ کاتی خۆی لە لەندەن جەناویشی جۆن سنۆ باسی بەڵێ ئەو کاتەش هەر ئەو کاتەش یەکێک لە پۆمپەکانی ئاوی لەندەن سەرچاوەکەی ئەوە بۆیە کۆلێرا بڵاوبەتەوە لە بەرەوەی کە لە پاشماوەی پیساییەوە کۆلێراکە تێکەڵاو بوو لێو بڵاوبەتەوە بەڵام ئەوەی کە زۆر ژیانی خەڵکی ڕزگار کرد هەڵواسینی مغەزی بوو دۆزینەوەی مغەزی بوو بۆ ناو خوێن بەڵێ ئەوەی کە من دوێنێ شوبینەڵە لە هەندستان یەکەم جار یەکەم لە ساڵی 1990 لە هیندستان سەری هەڵدا بە سەدان هزار کەسی کوشت ئەمە بڵێن پەتای یەکەمی کۆلەرە پێڵێ خۆی حوت بڵێن شەپۆڵی هەبە باشە لە سەدەی 90 و سەدەی 20 حوت شەپۆڵی هەبە شەپۆڵی یەکەمە لە هیندستان و دەست پێ کرد تا بەو ڕادەی 10,000 سەربازی ئینگلیزیشی کوشت خۆمان نەزانیانی ئینگلیزەکان لەو کاتەیە لە ڕووی تەکنەلۆژیا بڵێن لە ڕووی زانستەوە زۆر لە هندیەکان پێشکەوتوتر بوون بەڵامی تر خۆ نەخۆشیەوە نازانێت نەخێر نەخۆشیەوە نازانێت باشە بەڵێ جەنابی دکتۆرەوەی کە من بینیم دوێنێشەوە باس لەوا کرا کە ئاڵم ئەم ئینتراڤینە سۆلوشنە بە زمانە پزیشکەکەی ئێوە ئەم مغەزیە کە هەڵەواسرە بۆ خەڵک یەکێک بوو لەوانەی کە توانی شۆڕش بکە بەسەر کۆلێرا و ژیانی سەدان و هەزاران کەس ڕزگار بکە ئەگەر کەسێک ئێستا تەماشایان بەرنامە ئێماکە و کەسێکی سکچون و ڕشانەوەی هەیە بەڵێ یەک چۆن بزانێت کۆلێرای کۆلێرانیە یا هەموو حسابی کۆلێرای بۆ بکرێت هەموو حسابی کۆلێرای بۆ کرێ هەموو حسابی کۆلێرای بۆ کرێ باشە بەڵێ خۆپارێزەکان چین بۆ کەسە لە ماڵات چی بکات یەکسەر بۆ خەستەخانە یان لە ماڵا شت هەیە بیکا پێشەوە لە ماڵە ئەتوانی شت بکات باشە ڕێژەی ئاو خواردنەوە لەگەڵ هەر سوسوینێک وا بەشە 200 ملیلیتر ئاو بخواتەوە یان ئەو شلەی کە ئۆڕێس پێڵن کە WHO بڵێن هینی کردووە داینەوە بۆ چارەسەرکردنی نەخۆشی سوون ئەم ئۆڕێسە ئەتوانرێت لە ماڵەوەش ئامادە بکرێت طبعاً سەرشترین ڕێگا بۆ چارەسەرکردنی سکسون پێدانی مغەزیە شلەی مغەزی ئیتر ئایا بە ئێسا یانەوتێ لە ڕێگەی کانولا وەریەگرێ ئەمەش بۆ چێگەڕێتەوە بۆ سروشتی نەخۆشیەکە خۆی تۆ هەڵگورت شتێکەیە تێگەیشتن لە سروشتی نەخۆشی زۆر گرنگترە لە چارەسەرکردن و عیلازی سروشتی سکسون وایە ڕێژەیەکی ئاو لە لەشی ئینسان بە فیڕۆئە لە ڕێی ئەو سکسونەوە باشە ئینسانەکە بڵێن ئەو نەخۆشەکە ڕۆبەر و تێبێت ڕۆبەڕی وشبوونەوە ئەبێتەوە تۆ بۆ قەرەبوونەوەی ئەم وشبوونەوەیە وا پێویستەکات کە ڕێژەیەکی زیاتر یان ڕێژێک بەقەدەر ئەو شلەی کە لە لەشدا بە فیڕۆچوە شلە بخواتەوە یان بەکاری بێنێت باشەیتر یان بەڕێگەی کان لە یان بەڕێگەی یان بەڕێگەی ئۆڕێس یعنی بەڕێگەی خواردنەوە بۆ ئەو کەسانی کە بە شێوەیەکی تونند نایگرن تەمان 180 ئەوانەی کە تووشی کۆلێرا ئەبن بە شێوەی تونند نایگرن هەشە پیانەڵێن پیانە ئەسیمتۆماتیک کاریەر یعنی ئەمانە بەس بەس نەخۆشیەکە ئەجوێزنەوە و بۆ زانیاری بینەرانی بەڕێژ لەگەڵ هەر سوچونێکە 1 ملیۆن بەکتریا فڕێ ئەدرێت لەگەڵ هەر سوچونێک دەبزانێ ینی بڵێ کە ئەگەر هاتوێ مەسەلەن بڵێن سەوزایی بە پاشەڕۆی ئینسان ئاو بدرێ یان ئەوە تێ ئاوی زێراب یان ئاوی پاک تێکەڵ بێ ئایا زۆرە کارە ساتێک دروست دەکات تامان بەکتریاش زانین کە بە شێوازێک نەشنما ئەکات بە شێوازێکی زۆر خێرا بڵێ جا حەزەکەم جەنابەت خۆمی ئەو بخۆیتەوە پاشکەمێکی لەگەڕم و خزمەتەیەکێک لە ئینفۆگرافیکەکانە بین لەسەر شاشە بۆی کە بزانین دەربارەی بابەتە 4 ئینفۆگرافیکمان محازە کردوون و ئینشاءڵڵا خێنە خزمەتانەوە لە بەرنامەکانی تریشە هەروەکە هەموو ساڵێک سوون ڕشانەوە لەم شارەدا بڵاو بۆتەوە لە وەرزی گەرمادا و بەشێک لەو خەڵکەش کە
بەشێک لەم خەڵکەش بابەتەکە بە خواردنی کاڵک و گەرما و سەرمابوون و شتی دیکەوە بەستۆتەوە نازانن یان ناڵێن بەهۆی مشەخۆریەوە ئەمەشیان کرد بە کۆڕۆناکە کە جێگەی داخە. باشە بەڕێزان سکچون و ڕشانەوە کاتێک زیاد لە 4 جار بوو زەحمەتە هی ئەوانە بێت و هۆکارەکەی میکرۆبە بەهۆی چیەوە؟ بەهۆی گرافیکەکەمان باشە گرافیکەکەمان کێشەی تێکەوت با لەوە تێبگەیت باشەوە سەر دەستان خۆش بێ بۆی خواردنی پیس بوو لە ئەنجامیەوەی کابرای چێشتخانە بە دەستە پیسەکەی و کردوێتی ناو خواردنەکە لە برەوە بەوترێکی لە هۆکارەکانی خۆپاراسی مریتە دەشتن ئەو برا بەڕێزانێ و خوشکە بەڕێزان کە کاری چێشتخاناکەن دەستەکانیان پاک بشۆن بەڵێ و هەروەهایان خواردنەکە خراپ هەڵگیراوە لە ناو چێشتخانەیەک یان لەسەر عەرەبانەیەک لەبەرەوە بێ زۆر ئاگاداربی لە کوێنانە خۆیت باشە و هەروەها یان نەمانی سەلیقەی چێشتەنان لەلایەن هەندێک لە خانمانیان سەردەمە کە نازانن چۆن گۆشتەکان هەڵگرتبوو یان سەوزەکە پاکن و بیشۆن و هەر لەبەرەوەی کە ئاوترێت یەکێک لە بابەتەکانی خۆپارێزی لەم نەخۆشییاندان نەخۆشی تر ئەو تەختەی کە سەوزەی لەسەر چاکەکەی نابێت گۆشتی لەسەر چاپ بکرێت پێش هەموو شتێک پێویستە دێکسترۆلایت بخۆنەوە هەم سکچوونەکە دەگرێتەوە هەمیش شک بوونەوەکە ناهێڵێت ئەمان زۆر گرنگە چکە ڕۆژی جایش سکت چێ گرنگ نییە گەر هەموو سکچوونە دێکسترۆلایتەکە بخۆیتەوە وەک جەنابی دکتۆر زمناکۆ ئێستا ئاماژەی پێدا باشە ئەمانی کە بۆتانە هێنمەوە ئەم گرافیکانی لەسەر ئامادەکراوە هەندێک لە برابەڕێزە پزیشکەکانمان لەسەر فەیسبوک نووسیوەنەوەکو خۆی بە کۆپی و پێیس دامناوەتەوە هەرگیز فلاجیل بەکار مەهێنە بێ پرسی پزیشک لای خۆمان پێڵن فلاجین هەروەها ئینترۆستۆپ مەخۆ چونکە ئەمە سکچوونەکە وەسەرێت و میکرۆبەکە لە ناو سکتا هێڵێتەوە خراپتربی خۆی ڕاستیە سکچوونیشێک لەو شتانی کە یارمەتی لەشە بۆی کە لەش پاک بێتەوە باشە لەبەرەوە جگە لە خۆپارێزەکان سکچوون فلاجیل مەخۆ لەگەڵ بوو نیشانەی زیاتر لە ڕزوتا و ئەمانە پێویستە سەردانی پزیشک بکەیت باشە هەر ئەم بابەتە لە دکتۆر زانیار ماوە دکتۆر زانیار نوری عوسمان ئاغال باسیەوەی کرد کە لە ساڵی 2007 و 2010 کە کۆلێرا لە سلێمانی بڵاو بۆتەوە بە خراپی هەزاران کەس گرتیان ڕۆژانە نەخۆشخانە 500 نەخۆش داخڵە بوون دکتۆر زانیار باز لەیەکێک لە بیرەوەرەکانی خۆی ئەکا پەیوەندیدار بە کۆلێراوە باشە دوایەوە چیت نووسیوە دکتۆر زانیار برادرانی خۆپاراستن بارەندا هەموو ماڵێک دەبێت تەنکی ئاوەکەی بشوات و هەموو دەستگا و قوتابخانە و فەرمانگەیەکی حکومیش دەبێت تەنکیەکەی بشۆن بەڵام لەو کاتە بەسەراتێکی خۆش ڕوویداوە کە دکتۆر زانیار بۆمان نەگەڕێتەوە ئەویش ئەوەیە کە بریتێ لەوەی کە لە تەنکیەکان شتی زۆر سەیر دۆزراوەتەوە لەناو هەندێک لەو تەنکیانە کە دان ساڵ بوو نەشۆرابوو دۆزینەوەی گیرفانی سەربازی عێراقی لەناو تەنکی کۆتری مردەوە بوو پشیلەی ڕق بووەوە و هەروە چیلکە و چاواڵ کە هەر زۆر بووە بەڵام یەکێک لەو شتانی کە زۆر سەرنجڕاکێش لەو کاتە دۆزراوەتەوە لە 2007 دکتۆر زانیار بۆمان نەژێڕێتەوە ئەوەیە کە لە تەنکی قوتابخانەیەکی کچان لە شارۆچکێکی سلێمانی کاتێک تەنکیەکە پاکرایەوە تیمەکە زیاد لە 100 وەرەقەی نوشتە و دوعا هەڵبەت دوعانیە سحرە نوشتە و سحریان دەرهێنابوو لە ناو تەنکی ئاوەکە کە قوتابێک کوڕەکانی داوامەکەی تر کردویانە ناوی بۆ کچەکان کە ئەمان حەزم کردوەکو و ترشخەیەک بۆ بەرنامەکە ئەمە بەتەوە ئینفۆگرافیک بۆتان دابەزێنم کە ئەمەش ڕۆمانێکی گابریێل گارسیا مارکیز هێنێتەوە بیر دکتۆر زانیار کە پێوترێ خۆشەویستی لە زمانی کۆلێرادا ئەم گرافیکە لێرا ڕاگرین هەر کەسێکتان هەتاوەکو ئێستا ئەو ڕۆمانی نەخوێنێتەوە خۆشەویستی لە زمانی کۆلێرادا ئاماژگاریتانەکەم کا بیخوێندنەوە ئەگەر بە شێوەیەکی ڕاستەخۆ لە ڕێگەی سکایپ بۆ بچێن لای دکتۆر چێنەر برادران بمانکەن بە پیکچەر لەگەڵ دکتۆر چێنەر ئەو من هاتمە خزمەتتان ئەو ئینفۆگرافیکەی کە بینیتان جگەلەوەی کە زانیاری بوو بۆ بوو کە زەردەخەنێکیش بخەنە سەر لێوەکانتان جەنابی دکتۆر چێنەر عومەر سڵاوت لێبێ لێرە دکتۆر زمناکۆ زۆر پێکەنی بە مۆزوعی سحر و دوعاکان هەڵبەت سحر و نوشتە نەک دوعا چکە دوعا بۆشتی باشەکرێ دکتۆر چێنەرگیان سڵاوت لێبێ و ئێوە هەموو کاتێکت باش سلااو لە جەنابی شێکاک دکتۆر هەڵگورکان سلااو لە بینەرانی کورسا سلااو لە کاک دکتۆر زمناکۆی ئەزیزیش خۆشحاڵم کە ڕاستەوخۆ لە خۆشخانەی ئانای مناڵانەوە لەگەڵتانم لە کاتێکی ئاوایە کە دیسانەوە پەتایەک بەرۆکی سلێمانی گرتووە هیوادارین هەموو ئەزیزانمان هیوادارم هەموو ئەزیزان پارێزرا و بنەوەزان دەنگی دکتۆر چێنەر بڕا دەنگی هەیە برادران دەنگی ئایبینیە باشە دکتۆر چێنەرجان لە سەروبەری ئەم بابەتە حەزم کرد کە بەڕاستی جەنابەت میان بیلەبەری نەخۆشخانەکەی ئێوە لام وا بە ئێستا تاکە نەخۆشخانە و گەورەترین نەخۆشخانەی مناڵانە لە شاری سلێمانیە حەزەکەم بزانم ئەو خەڵکەی کە سەردای نەخۆشخانەی نەکردووە مناڵی هەیە یان نەیتوانی بە نەخۆشخانە شوێنی بەربکەوێ وەزعی نەخۆشخانە ئەهلیەکان لە چیایە؟ لە ڕاستیە نەخۆشخانە ئەهلیەکانی شوەک و نەخۆشخانە حکومیەکان لۆدی کەوتۆتە سەر
سەردانکەرێکی زۆری مناڵان ئەبینین کە زۆر بەشیان بەهۆی سکسون و ڕەشانەوە سەردانیان کردوین بەڵام بەتەکیید ئەو زەختەی لەسەر نەخۆشخانە ئەهلیەکان و کلینیکە ئەهلیەکان هەیە بەقەت زەختی سەر نەخۆشخانە حکومیەکان نییە ئەوەی جەناب تەنزان نەخۆشخانەی ئەهلی پێویستی بە دوانایەکی دارایی دیاریکراو هەیە هەرچەندە ئێمە لە نەخۆشخانەی ئانا هەوڵمان ناوە کە هەموو چین و پێشەکان بتوانن سوودمەند بن ڕەچاوی باری دارایی خەڵکراوە. بەڵێ دکتۆر چێنەر ئێستا لەوەی دکتۆر زانیارە شتێکی زۆر جوانی باسکەوەی کاڵێ خەڵک کە سکێت شێوێژەکە بە کۆرۆناکەواڵێ بۆی کاڵک خواردنەوە سکمەچێ کە لە کۆرۆنا خەڵک کۆرۆنا بووی لەبەر و بەردا خەوتم سەرمان بۆیە لەرز و تام و نەخۆشم بەڵام زۆر بە جوانی ئاماژی بۆ دا دکتۆر زانیار چەندە بابەتەکە تەنزامێز و زەردەخەنە هێنەر بوو کە لە 4 جار زیاتر بسکچوونەکەیتەوە بۆی کاڵەکەەوە نیە و معنایەوە نەخۆشیت لە مناڵانە چەند جار دایکێک سکچوونی بینی ئەوە ئیتر نیشانەی ترسە وڵاهی کاگیان حەز ناکەم من خەڵک بترسێنم ئێمەش حەز ناکەین بەڵام خۆ خەڵکە بێ بزانێ ڕاستێکە چێ دکتۆر چێنەر ئەزانم قوربان مەبەستم ئەوەیە کە من ناتوانم وەکو دکتۆر زانیار بڵم 4 جار زیاتریش لەبەرەوەی ئێمە لە پەتای کۆرۆنا یەکسەر ئەڵێن مناڵ و ئەوانەی کە بەتەمەن لەگەڵ ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە وەکو کێشەی کورچی لەو شەکرە و ئەوانە دائیمەن لە سەرەتای سکچوون و ڕەشانەوە پێویستە سەردانی نەخۆشخانەوە دووری پسپۆرت بکەن لەبەر ئەوەی کە کاتی بەتایبەت پەتای کۆلێرا بۆ مناڵان و بۆ کەسانی بەتەمەن لە 24 ساعاتە کاریگەری خۆی دەرەخات لەبەرەوە قەت ناڵم چاوەڕێ بە 4 جار و 5 جار و ئەوانە نەوەڵا هەر یەکەم جار و دووەم جارەوە کە هەستەکەی مناڵەکە و نەخۆشە ڕەشێتەوە سکیەچێت سەردانی جیشکی پسپۆڕی مناڵان بکە. باشە دکتۆر بابەتی بە ساڵات چوەکان لەگەڵ بەرزایی نەخۆشتری درێژخانیان هەیە لەگەڵ دکتۆر زمناکۆیە باسەکەم لە خزمەت ئەوە بەڵام حەزەکەم لەگەڵ بەڕێستا بەتایبەت لەسەر مەسەری مناڵان ئێستا لە گەورە ساڵانە دکتۆر زانیار زۆر جوان باسیەوەی کرد کە دوای لەگەڵ دکتۆر زمناکۆشە باسیەکەمەوە کە ئەنترۆستۆپ و فلاجیرەوانە بەکارمێنە بۆی کە سکچوونەکەت ڕاگرێ بەڵام خۆ سکچوونەکە بە شێژی گشتی ڕشانەوەی لەگەڵایە بە شێشی گشتی لە مناڵانە شروع بەکارێن بۆی مناڵەکە نەڕشێتەوە و بەڕاستی خەڵکیش پێویستی بۆ نەبێ بۆ لای دکتۆرێکی مناڵان بۆ شروع بێ بۆ نووسێ بچێ بۆ لای هەر دەرمانخانەیەک شروع بەکەی ئاەتەوە تۆش دەون باشترە زانین کام شروع بە چییە بەڵام حەزەکەم پرسیاریەوە بکەم هەر وەکو ئەوەی کە لە گەورە ساڵانە بەکارهێنانی حەبێک بۆ ڕاگررتنی سکچوونەکە باش نییە بەکارهێنانی شروعێکیش لە مناڵان بۆ ڕاگررتنی ڕشانەوەکە هەر باش نییە لە ڕاستیە دەرمانی دژە ڕەشانەوە ئەگەر ببێ ناوهێنانی ناوی تجاریەکان وەکو دۆمپێریدۆن و ئۆندان سەکرۆنە ئەمانە ئەگەر کار بهێنرێت زەرەری نییە بەڵام کارەساتی گەورە بەکارهێنانی دەرمانی بەکتریا و دەرمانی ئیلتیهابە بەبێ بەحەز یەکێ لە کاریگەری لە شتە زۆر خراپەکان ئەوەیە یەکسەر دەسەکەن بە فلاجی هەر مناڵێک سکیە چێت تەماشاکەی سێ نوع فلاجیلی پێ تۆتە هەر شوێنێک فلاجیلێکی وەرگردووە دەخوانە چەند لە دەرەوەی کردن یاکە ئەو کەسانی کە پسپۆڕی مناڵانی ئەیان کە ئەمە کارە ساتەکەی باشە دکتۆر دەرمانی لەسەر مەعیدە قورسە کاک دکتۆر عەفوم کە ئەیەی مناڵەکە پێویستی نەبێ ڕەنگە ڕشانەوەکە زیاتر بکات ئەمە بێت کە لەوەی کێتیش زۆر هەندێک جار زۆر بەسی قەواڵێ دەتێک ئینتیرۆستۆپیشم ماوەتێ بۆ گەورە ئاماژەتان پیاکە ئینتیرۆستۆپ خراپە جاوەرە بیرکەرەوە کە بۆ مناڵە بێ چۆن بەڵێ تکا لەگەڵ ما بمێنەرەوە کەمێکترە گەڕم و خزمەتێ دکتۆر زمناکۆ ئازان خۆمیاوە خواردەبا دکتۆر چێنەریش یارمەتی بین خۆمیاوە خواتەوە لە خزمەت جەناب عەرزی و بابەتاکەم کە بەکارهێنانی ئەم دەرمانانی کە سکچوونەکە ڕاگرێ بەڵێ دوو زۆر دەرمان زیاتر بەکار بەڵێ ئەم دوو زۆر دەرمانی کە بەکارێنی کەمیان فلاجلیان کە لە ناو خەڵش خۆمان پێ دەڵێ فلاجین ناوی علیمەکەی مێترۆنیدازۆڵە تامان مێترۆنیدازۆل چارەسەری سکچوون نییە چارەسەری سکچوون نییە دووبارێکەمە بۆ بینێرانی بەڕێز ئەمە چارەسەر نییە بۆ سکچوون ئەمە مادەیەکی دژە زیندەییە بۆ دوو زۆر مشەخۆر لە کاتی سکچووندا بەکاردێ ئەمیش دوای ئەنجامدانی پشکنینی پیسایی بە دیارەکەی کە ئەم دوو زۆر مشەخۆری هەیە یانە ئەمانیش جیاردیا و ئەمی بە یعنی بە هیچ شێوێک دروست نییە تۆ بۆ هەموو سکسوونێک فلاجیل بەکاربێنی دروست نییە لەوانەیە ئەو سکسوونە ڤایرۆسی بێ تر بەس بە بەکارهێنانیش لە ئەڕوات لەوانەیە بەکتریایەکی تر بێ لەوانەیە ئەم پەتایی ئێستا کە بڵاوکە کۆلێرایە کە ئەمەیان فلاجیل چارەسەری ناکات بەڵێ سەبارەت بە بەو دەرمانانەی کە
دژە سکتونیان پێڵێن بەڵێ وەکو لۆپیرامایت ئەم زۆرە دەرمانانە بەکارهێنانی بڵین بەکارهێنانی تایبەتی خۆی هەیە کە بەسیشک هینیە کات بڵین لە کاتی پێویستە ئەوش لە هەندێک حاڵەتدا باشە لە هەندێک حاڵەتدا ئەم حاڵەتانە بەکتریا ناگرێتەوە کە کۆلێرە بەکتریای باشە ئەفۆن ئەم زۆرە دەرمانانە خاوبوونەوە ڕیخۆڵە دروستەکانی لەو لاوەڕاستە تۆ سکتونەکە وەستاندووە بەڵام ئەو بەڵا سەرچەی کە تووشی نەخۆشەکە بووە کە وشکبوونی جەستێ بەهۆی بەفیڕۆچوونی ڕێژێک زۆر شلە چارەسەر نەکردووە تاوان من بۆ زانیاری بنەرانی بەڕێز ئەمڕۆ من نەخۆشم بینیوە لە خەسخانەی شار سکسونەکەی وەستاوە بەڵام تووشی سزبوونی گرسوولە بووە بەهۆی چیەوە بەهۆی ئەوەی کە مادەی دەرمان دژە سکسونی بەکارهێناوە بەڵام چارەسەری وشکبوونی جەستەی نەکردووە لە ڕێی بەکارهێنانی شلەوە هەر لە مەسلەی ئەم بابەتە ئەمەکە بەڕاستی زۆر سەرنجڕاکێش بوو مەسلەی بەکارهێنانی فلاجیل و پرۆستۆپ و بەڵێ خەڵک وا تێگەشتەکەمە بۆ سکسونە تاکو کۆتاییەکەی بەڵێ کە ئەوە من تێگەیشتم هەم لە مناڵانە دکتۆر چێنەرەڵە بەکاریمێنە هەم لە گەورە ساڵانە بەڕێستە فەرمی بەکاریمێنە نەخێر کاتی خۆی بەرنامەیەکم کرد لەسەر ژەهراوی بوون بە خواردن بەڵێ ئەو تاگەر کەسێک بە خواردن و ژەهراوی بوو لەشی محاڵەکە و ژەهرە بکاتە دەرەوە بەڵێ بۆیە لەو کاتە سکچوون بە سوودە بۆ ئەو کەسە بەڵێ لەشی پاکە بێتەوە بەڵام ئێستا لە نەخۆشیی وەکو کۆلێرە لەم پەتای سکچوون ڕشانەوەیە ئەم سکچوونە زیان بەخشە لە بەری وشک دەکات بەڵێ ئەم سکچوونە لێکەوتی نەخۆشیەکەیە لێکەوتی نەخۆشیەکەی و بەخشیش بێ بەکتریاکە بکاتە دەرەوە یان نەخێر ئەم بەکتریایی کە ڕاستە ئیکاتە دەرەوە بەزە بێتە سەرچاوێک بۆ توشبوونی نەخۆشیتر باشە بەڵێ ئەی کەواتە خەڵک چی بکە مەغەزی وەرگێ بەڵێ مغەزی وەرگێ بەڵێ باشە مەرجە بۆ ئەوەی کە دەستنیشانی ئەم نەخۆشیە بکرێ و چارەسەرێکی دروست بکرێ خەڵک ئیلا ڕوو لە نەخۆشخانە ئەهلی عیادەکان بکات یان نەخێ لە نەخۆشخانە حکوومیەکانیش ئیشی باشەکرێت بەڵێ لە نەخۆشخانە حکوومیەکانیش ئیشی باشەکرێت ئەوەی کە دکتۆر زناکۆ ئێوارە لە عیادەکەی کە بانێژ لە خەستەخانەی کە بە هەمان شێوەکرێت باشە بەڵێ دکتۆر چێنەر سەرنجی بۆ بابەتێک ڕاکێشان بابەتی مناڵان بەتەمەن بە ساڵات چوەکان لەگەڵ بازانین کە نەخۆشی درێژخایانیان بەڵێ ئەو باسی مناڵانەکەی کرد تەواو فەرمووی چەند سکچوون یەک جار دوو جاریش بینرا بێتر بەدوایە بڕۆی لە بە ساڵاتچۆکان و لەوانی کە نەخۆشی تریان ئەم قسەی کاکتۆر ڕاستە هەم بۆ کەسی بەتەمەن هەم بۆ ئەو کەسانی کە نەخۆشی درێژخانیشانێ وەکو نەخۆشی گورسیلە وەکو نەخۆشی فشاری خوێنیان وەکو نەخۆشی شەکرە ئەمانە ئەبێ گرنگی زیاتریان پێ بدرێ سوکان معارضم بۆ ئەوی زیاتر تووشی وشکبوونی جەستە بن کە ئەمە گرنگتیان دیهایدرێشن وشکبوونی جەستیان دیهایدرێش ئەمە گریترین لێککەوتەی پەتای سکچوونە بەڵێ و بە دوایدا هەموو لێکەوتە خراپەکانی تریشی لێوە پەیدا ئەبێ بەتایبەت سزبوونی گورسیلەیە کەمبوونی خوێەکانی خوێنە یان سزبوونی ئۆرگانەکانی تری لەشە یان هەندێکزار بڵاوبوونەوەی ئیلتیهابەکەی بەناو خوێندا لە کوردەواری کۆمەڵێک شت بەکارەهێنن مثلەن سماق و ئاو بەکارەهێن ماست و چا بەکارەهێنن بۆ ئەم مەسەلەی سکچوونانە زانست ساڵی چی لەسەر نەخێر سوودی نیەمانە سوودی نییە سوودی نیە نەخێر باش خۆ ماست کانزای باشی تایە بەڵێ مەبەستم ماست و چا بەیەکەوەنا باشە چا یەکێکە لەو بڵێن لەو مادانەی کە باشنیە لە کاتی سکووندا بەکارێ ئەو مادانەی کە کافاینیان تایە وەکو چایە وەکو قاوەیە وەکو بپسی باش نیە نەخێر باش نییە بە هیچ شێوەیەک ماست بەڵێ ماست بۆ زۆربەی باشە بەڵام بۆ هەندێکینە بۆ هەندێکینە بەڵێ تاوان ئەو خواردانەشی کە باشن بە نمونە ئەوانی کە ڕێژەی زۆری پۆتاسیۆمیان تایە وەکو مۆس وەکو شربەتی فرێش وەکو پەتاتەی کوڵاو یان مریشک بەبێ بەکارێنانی سەرمەکەی یان شۆربای برنج ئەمانە ئیسفادەی زۆرە بەڵێ ئیسفادەی زۆرە بەڵێ دکتۆر چێنەرەگەڕمەوە خزمەتی جەنابەت لەو بابەتانی کە دکتۆر زمناکۆ ئاماژەی پێدا لە مناڵانیشە هەمان سوودیان هەیە بۆ نمونە بەکارهێنانی پەتاتە مۆز مریشک بەبێ پێستەکەی یاخود شۆربای نعنا و برنج ئەوەی کە گرنگە لە مناڵانە ئەوەیە کە مناڵەکە لە ماڵەوە نانخوا خواردنی چەور و قورس نەخوا بەڵام بەردەوام بێ لە خواردن یەکێ لە کێشەکان ئەوەیە کە ئەڵێ مادەم مناڵەکەس کە خواردنی ئەینێ سکی دەچێ خواردنی ناینێ بۆی سکی نەچێت ئەمە زۆر هەڵەیە کە تۆ خواردنیشی نەیتە هەرسکی ئەچێت ڕەنگە بڕی پیساکە کەم بێتەوە بەس هەرسکی ئەچێ هەر معدەنەکان لە لەشی ئەڕوا هەر پرۆتینەکە لە لەشی ئەڕوا بۆیە خواردنی بەردەوام بە لە خواردن پێدانی خۆت شۆربای بۆ بکە لە ماڵەوە بەڵێ مۆز هەر بە سوودە بەڵێ پەتاتە هەر بە سوودە بەڵام گرنگ سەوائیلەیە
بەڵام سەوایلێکمە بەسمانەوە نیە بچی پیپسی و شەربەتی دەرەوە و نازانم وەکو کاکتۆر فەرمی شەربەتی فرێشی بۆ بکەی بەڵێ باشە باشە چیتر دکتۆر چکە دوای پرسیاری ترم هەیە حەزەکەم جار لەسەر مەسەلەی خواردن و خواردنەوەکان ڕێنمایی خۆت فەرمووی بە دایکان و باوکان ئینجا پرسیاری خۆمەکەم گرنگ ئەوەیە خۆت بە شێوەیەکی گشتی من ئەمەوێ ئەوە بڵێم کە ئەگەر بۆتان نەکرێن خواردنی دەرەوە مەخۆن مەچنە دەرەوە بە خواردنی دەرەوە لەم کاتەیە تاکو ئەم پەتایە کۆنتڕۆڵە بێت خۆت لە ماڵەوە خواردنەکە دوو هەرچێک بێ خواردنەکەی ماڵەوە کە بستێکیت باشە بەڵام بە شێوەیەکی گشتی شۆرباکان میوەکان ماست خواردنێکی باشە بە کاتی سکسۆن هەموو کاتێ زۆرێک بەکتریا سودبەخشی تایە بۆ مادەی لاکتێک تایە ئیسپادەی لێکن لە کاتی سکسۆنە دکتۆر چێنەر بەڵێ بێچێک و پرسیارانی کە بەڕاستی هەمە و زۆر گرنگە و بە تایبەتی لەم کاتە ڕۆڵێکی زۆری هەیە مەسەلەی بەکارهێنانی ORS Oral Rehydration Salts ئەو خوێنەی کە بۆ پاراوکردنەوە بەکاردێنرێن لە ڕێگەی دەمەوە دکتۆر زمناکۆ زۆر بەڕوونی ئاماژەی پێداکەەوە ئارێزەوەی کە ڕێکخراوی نووسی جیهانی ئاماژەی پێداوە پێویستە بەکاربێن یان دێکسترۆلایتی پێوتری هەندێک جار وە لە دەرمانخانەکانە بەردەستە بەڵام کێشەی بابەتەوەی بەڕاستی تامی ناخۆشە بۆ مناڵان بە تایبەتی حەزی لە ناکەکە بیخوا ئێستا هاتووە بۆ نمونە بە تامی خۆش بەڵێ دروست کراوە بە تامی خۆش چەندین زۆر شەریکاتی هەیە بە چەندین زۆر تامی جیا دروست کراوە بس خۆی مناڵێک تەبیعەتی هەیە خۆی کە نەخۆش بوو شەڕەفرۆشێ بە کوردیەکەی خۆمن کە دوجار ڕەشایە و شەڕەفرۆشێ هەرچیکی بۆ هێنی خواردنی احتیاجیش نەخوا ئەگەر فەیبرێت فودیشی ئەو خواردنەشەکە مناڵەکە زۆر حەزی لێتی کاتی تر لەو کاتیان نەیە بۆیە کە تۆ ئاوەکەی بۆ هێنی یەکەم جار ئیخواتەوانێت بەڵام دوای ئەوە کە بینێ هەر ئەمە بە کۆچێکی بەدەمیەوە تۆزێک بێزارە بێلێ بەڵام لە ئێستاش و لە هەموو سەردەمێکی شاو لە داهاتووشە ORS واتە گیراوەی ئاوەخوێکەی پێڵەنە ناو خەڵکە باشترین هاوڕێتە من لە پۆستێکی فەیسبوک لە بەڕێی فەرمی خۆم نووسیبووم باشترین هاوڕێتە لە کاتڕشانەوە بۆ مناڵەکەت و بۆ گەورەش وابزانم سعریشی گونجاوە نرخەوەیە کە خەڵک بتوانە بیکڕێوە نیە هەر زۆر بەخوا لە ئەو پارەی کە ئەی بە ئینترۆستۆپێک و فلاجیلێک بی بۆ ئارایسەکەت زۆر باشترە ئێمە کەوتینە دوژمنایەتیکردنی ئینترۆستۆپ و فلاجیل داهڵبەتە دژاتی کەس ناکەین بەڵام ئەمە تەنها پامێکی زانستی پێویستە بیگەێنین دکتۆر زمناکۆش زوو ئاوا ئۆکەی بە قسەکانت لەباتی لە بەری کامێرەکە لەسەر ئەوە دکتۆرێک پرسایترەکەم و دوای گەڕمەوە خزمەتێ ئێستا لاوانەیە کەسێک بەڕێزت ببینێت بڵێ مادام دکتۆر چێنەروتی پەتاتە باشە بۆ مناڵ فینگەرە بۆ مناڵەکەی دروستەکەەوەی پەتاتەکەی لەدا ڕۆنا سووریەکەنەوە لەبەری باشە لە کاتی سکچوونە و مناڵش حەزی لێکە لەبەری زۆر چەورە چیە فەرمووی دکتۆر زمناکۆوتی پەتاتێک بڵاو منی ژەروتم پەتاتێک من تۆش پەتاتێک بڵاوە لە نەگەم پەتاتێک لە هەمان کاتا وتم خواردنی چۆری نیاتێ لەبەرەوە نەوەڵان نەفینگەری جبس نەفینگەری ئەوەی لە ڕۆنا سوورەکرێتەوە ئەمانە هیچی باش نییە باڵێ باشەوەی شۆر باش بیکە هەر باشە پەتات بەشەوەی شۆر باش بیکەی هەر باشە پەتاتە باش کەمێکترە گەڕێمەوە خزمەت جەنابەت دکتۆر زمناکۆ زۆر جارکە ئەچین بۆ لای دکتۆری مناڵان مناڵێک کە بیتە بەردەستی یەکێ لەو شتانێکی کە ئاوا دەسکی مناڵەکەکە نازم لە کامێرەکەەوە دیارەوە نیە وەرگ لەم کاتانە سوودیەوە شەیەکە ئاشتی دسەشەکەی ئاوا لە ورگی مناڵەکە کاڵە بزارم پێستی چۆنەوە بە دوای چی ئاگەرن دکتۆرەوە لە سکی مناڵەکەکەن خۆی گرنگترین مزعفاتی سکسون چییە دیهایدرێشن یان وشبوونی جەستەیە ئەمەوە ئەکات یعنی توانای لاستیکی پێست کەم ببێتەوە بۆیە کە تۆ لە سکەوە یان ئایا کە لە دەستەوێ کاوەڕا ئەکێشی بە هێواشی ئەسێتەوە شوێنی خۆی توانای لاستیکی پێست کەمە بێتەوە ئەمە وەکو نیشانەیەک بەکارێ بۆ وشکبوونی جەستە بۆ ئەوەی بزانی کە ئەم کەسە جەستەی وشک بۆتەوە یاننا تەڵا نیشانی تریشیە یەکێک شلوانە وشکبوونی زمانە یان کەمبوونەوەی میزە یان تۆغبوونی ڕەنگی میزە یان هەندێک زار کەسەکە هۆشی تووشی تێکچوونە بێت ئاگای لە خۆی نییە بەڵێ هەلوەسە بکات لەوانەیە وڕێنە بکات ئاگای لە خۆی نەبێت بەڵێ کەسێکە دێت بۆ لای ئێوە بۆ نەخۆشخانە ئەوەی کە بۆی ئەکرێت لە نەخۆشخانە چی ئەسم بیرمە پێشێن پەتای بڵاوەتە نزیکەی 4 ڕۆژێک بەڕێستە خزمیشی خۆم داخلی نەخۆشخانە کرا ئەنتیباتیشێکی زۆر کورسیان بۆ نووسیت بەڵێ ڕۆژی جارێکیان میریپۆن میرۆپینیم بەڵیان بۆ نووسی بەڵێ لەم حاڵەتی سکسون ڕشانە وازم میریپۆنی چێکە لە ئەنتیباتیکە قورسەکان بەڵێ یەکێکە لە ئەنتیباتیکەکە
قورسەکانیانی بۆ هەندێک حاڵت بەکاریێنین بەس نەوەک بۆ کۆلێرە بۆ نەوەک بۆ کۆلێرە کۆلێرە. ئەنتیبیاتیکی تر بەکارهێنین باشە. و زیاتر ژەبێ بە ئۆڕەڵ بدرێن نەوەک لە ڕێگەی ئایڤەوە ینی لە ڕێگەی مغەزیەوە لە ڕێگەی- بە ئۆڕەڵ ئەیدەین بە نەخۆشەکان بەڵێ. باشە ئەنتیبیاتیکی سووکیش نەمانە ینی هەر بەیەک ڕجیمەریەگرێت و تاوە نەخۆشەکە باشە زیاتر تەرکیزە خینە سەر پێدانی مغەزی زیاتر بەڵێ باشە سێمە بەڵێ. لەو یەک لای بووینەوە هەموو سکش و ڕۆژانەیە بێکو کۆلێرا عاملی لەگەڵا بکە. بەڵێ چکە درمە ئێستا فەرمووت لە هەموو دانیشتەکە مرۆڤ نزیکە 1 میلیۆن بەکتریا فڕێت بەڵێ باشە پێگومان دوت لە ڕووی بینەرانی بەڕێز بە گوڵاو لە ڕووی جەنابیشتە هەمووان پێویستمان بچوونە سەر تاوالێت هەیە بەڵێ بۆی ئەم تاوالێتە نەبێت بە سەرچاوێکی گواستنەوەی نەخۆشیەکە خەڵک چی بکات ئەبێ باەخ بە پاکنەوەی ئەو توالێتە بدرێت بەچی بەڵێ ئیتر بە بەکارێنانی پاکەرەوە بێت بە پاکارێنانی پاکەرەوە بێ بەکارهێنانی پاکەرەوە. بەڵێ بەکارێنانی پاکەرەوە بێت بەڵێ لە مەسەری بەکارهێنانی پاکەرەوە مەسەرستان بۆ ڕابکێشمیشێک لەو پاکەرەوانی کە زۆر هەرزانە و زۆر بەرزدەستیشە سۆدیۆم هایپۆکلۆرایت دەکە پێڵەن فاس بەڵام تکا لە بەکارهێنانی فاسە لە چەند شتێ دوورکەون لەگەڵای گەرمە تێکەڵاوی مەکە لەگەڵ پێکاتی تریکی مایە تێکەڵاوی مەکە چکاکرێ ژەهر بۆ و حەزەرش بکرێ لەو نەخۆشانەی کە ڕەبوویان هەیە ئالەوانش حساسەتی بەکارهێنێت. سنگیان هەیە بەڵێ و تکا لەگەڵ بەکارهێنانی فاسە ماسک بکەن عینەک بکەن و ئەتوانن فاسەکە ڕوون بکەنەوە 5 لیتر ئاو نزیکەی پەرداخێک فاسیە لەوە زیاتر ناوێت و بەڵام ماوەیەکی باش بەیاغدان بە پاکنەوەی ئەو دەستەکان ینی زۆر گرنگە بۆ سێتەڕەکردن بەسەر پەتای سوسون و زۆر نەخۆشی تریش لە ڕێستۆرانت و لە شوێنە گشتەکاندا وەکوی دکتۆر ئاماژەی پێدا هەتا بتوانێت ئەم ماوەی خەڵک لە دەرەوەنان نەخوا بە نەخۆشەکە توش نەبێ ئەکرێ ئەوەشی زیاد بکەین هەتا بووی بکرێت تاوانێتی دەریشەوە بەکارنێنێ بەڵێ بەدڵنیاییەوە ئەمانە بن بە سەرچاوی بۆ بڵاوبوونەوەی کۆلێرە ئێستا گەڕێمەوە خزمەتە دکتۆر چێنەر لە دەرەوەی ماڵ خەڵک بە گوڵاو بێ لە ڕووی جەنابیشتە تاوالێت بەکارە هێندرێ بەڵام مناڵێکی بچوشی خواردتەمەند 3 ساڵ بە شێشی گشتی دایبی بۆەوە گۆڕدرێ ئەکرێ دایکەکە لە کاتی ئەم دایبی گۆڕینە ئەگەر ئاگای لە خۆی نەبێ میکرۆبەکە بچێتە سەر دەستی دوای لە ڕێگەی چێشتێنانەوە ینی بڵێنیان لە ڕێگەی سەوزە چاکردن و لە ڕێگەی میوە چاکردنەوە بیا بە مناڵەکانی تری و بە هاوژینەکەشی خەڵک چی بکە لەم کاتانە بۆی کە بتوانێت خۆی پارێزێ لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بەناو ئەندامەکانی تری خێزانە یەکەم وەکو باسمان کرد تا بۆ دەکرێت خواردنی دەرەوە مەخ تا بۆ دەکرێت ئەنجا ئێستا لەوانەیە کۆمەڵێک کەس بڵندەی قاینا بەدی بەری داوایکەنی هێنی ئەوەشیان هەر بە هەمان شقا دەم خواردنی دەرەوە بێت یاڵین خواردنی دەرەوە هەرچی لە دەستی خەڵک دروست دەکرێت وەکو تەنانەت ئەوە دۆ درمەوانە ژگرێتەوە بەڵێ بەڵێ باشە دکتۆر ئەلێرەباتخوا باەک دەقڕات کرم لە مەسلەی دۆدرمە و ساردەمەنەکانی ترابیر مەم جارێک تر کە لە مەسەری بەرنامەکانە کارم لەسەرم بابەتە کرد بە تایبەتی لە وڵاتانی دەرەوە زۆر باس لە مەسلەی ئەم ساردەمەنیانە ئەکرێت کاڵەن دەکرێت سەرچاوی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیانە بێت هەموو دۆدرمەخانەکان ئەکرێت سەرچاوبن هەڵبەت ئەزانم ئەگەر بێ بە پاکوتەمیزی ئامادە بکرێت و تاک و کۆتایی بەڵام بۆ لەناو هەموو شتەکانە زۆر سەرنجەخرێتە سەر ساردەمەنیەکان لەبەرەوەی کە ئەم شتانە بەشێکی سارد ئامادەکرێت لەبەرەوەیە طبعا پڵانەکەی وەکو شتێک دیکە بڵێنرێت هەروەها هەموو خواردنیش خۆ خواردنەکانی تر ئەشکڵێنرێت بەڵام ئەمە چەند کەسێک کاری لەسەرەکەن ئەم شتا تۆ دڵنیانی لە تەندروستی ئەو کەسانی کە کاری لەسەرەکەن یعنی هەر کەسێک کە خواردنەکە و حازرەکە لە چەند خێزانێک و لە چەند ماڵێکەوە هاتن تۆگەل لە ماڵی خۆتا حازریکی ئەزانی چێ حازریەکە چێ ئیخوا بەس کە خواردنێ یا سەردەمەنی یەک لە دەرەوە حازرەکرێت چەند کەسێک لە چەند ماڵێکی جیاوە کاری لەسەرەکەن دەرچاوەیە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشیەک ئەگەر هەبێت لە سەتایەک احتیمال ئەگەر هەبێت بڵاو بێتەوە بە چەند ماڵێکی ترا لەبەر ئەوە ئەڵێن حەزەر بکەن لەم کاتانەیە کە درمێک بڵاوە بێتەوە بەڵێ باشە بۆ مەسلەی دایکەکە چی بکە لە کاتی دایبی گۆڕینە بۆی کە ئەو چۆن دایکەکە کاتێک دایبێکە گۆڕێ بیکەین بە ڕۆتین کە لە دەرەوەیتەوە ماڵەوە باوکەکە و دایکەکە و هەر کەسی ترە چێتە دەرەوە پێش ئەوەی کە باوەشکە بە مناڵەکە ماچی بکە پێشەوەی بەخێر هاتنەوە لە یەک بکەن ئەچێتە توالێتەکە دەستی جوانە شوا بە سابوون ئەنجایەتەوە لە سەلام بەڵێ پێڵاوەکان مەهێنە ژوورۆ نعلەکانی کە لە پێتای مەهێنە ژوورۆ نعلی ژوورۆ نعلی دەرەوە جیا بێت کە ئەچیتە دەرەوە هەوڵ بە توالێتی دەرەوە بەکار مەهێنە بەڵێ ئەوە یەکێکی لە هۆکارەکانە کە ئەڵێن لە دەرەوە تا بەتانەکرێنان نەخۆن تۆ کاچیتە دەرەوە بێ پێش نان خواردنەکە دوای نان خواردنەکەی توالێت و مەخسەلەی ئەوە بەکارهێنی
نازانی چێ پێش ئەوە بەکاری هێناوە هەروەها دایکێکە کە دایکەکەی گۆڕێ وتمانکە ئیکا بەڕۆتن پێش هەموو نان خواردنێ پێش نان ئامادەکردن پێشەوەی شیر بۆ مناڵەکە ئامادەکەی دەستی خۆ جوان بە سابوون بشۆتکایە با سپاسێکی زۆرە بۆ بەڕێز دکتۆر چێنەر عومەر عەلی کە پزیشکی پسپۆری مناڵانەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت سپاس بۆ بەشداریکردن لە ڕێگەی سکایپەوە ئینشاڵە لە داهاتوە دووبارە لە خزمەتی جەنابت و هەموو پزیشکانی تری شابین دوا خولێکی بەرنامەکە خەمە خزمەت جەنابتەوە زۆر سپاس. چی پامێکی ترت هەیە بۆ هاوڵاتیان کە بتەوێت زیادی بکەی بە تایبەتی بۆی کە پەتاکە زیاتر تەشەنە نەسەرێت و لەو بەڕێزانی بە ساڵاتچوون و نەخۆشی تری درێژخانیان هەیە خوا نەخواستن نەبێتە هۆی مردن. بەڵێ تابویان بکرێ خواردن لە دەرەوە نەخۆن وە گرنگی بدەن بە دەست شۆردن بە پێی ئەمەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بە پێی ئەو ڕێنمانەی کە بڵاوی کردوتەوە دەست شۆردن ئەبێ بیسترکە بخانێ سابوونی شلیش بەکار بێنن باشترە و گرنگی بدرێت بە نێوان پەنجەکان و هەروە پەنجەی گەورە و مەچەکیش باشە بێزگە لە گرنگیدان بە پاکنەوەی ئاودەست و گرنگیدان بە کوالیتی خواردن و خواردنەوەکانیش و سەبارەت بەو کەسانەی کە نەخۆشی درێژخایانیشیان هەیە ئەبێ زوو فرەی خۆیان بکەون هەر کاتێک کە تووشی سکسون بوون ئەبێ خۆیان بگەێنە نزیکترین نەخۆشخانەی حکومی بۆی لە ماوەیەکی کوردە باشترین عیلاج بکرێن بۆی تووشی لێکەوتە خراپەکانی سکسون نەبن. سپاسیشی زۆرە بۆ بەڕێز دکتۆر زبناکۆ عوسمان هەمزە. زۆر سپاس. یەکێک لەو بەڕێزانی کە بەڕاستی خۆشمانێت و ڕێزێکی زۆر ڕێزداری خۆشەویستی دەبوونت. زۆر سپاس. پامەکە دووبارە کورتەکەینەوە کە سکچوون و ڕشانەوەت هەبوو هەوڵمەیە لە ڕێگەی حەبێکەوە ڕای بگریت. هەوڵمەیە لە بابەتەکە خۆت بشاریتەوە بابەتەکە بەڕاستی مەترسیدار بووە و بە تایبەتی بۆ ئەو بەڕێزانی کە تاجی سەرسەری ئێمەن و سەریان سپی بووە کە دایکان و باوکان و بە ساڵاتچوان و بە تەمەنەکانی ئێمن و بۆ بەڕێزانەی کە جگەرگۆشە و خۆشەویست و ئەزیزی ئێمن کە مناڵەکانمانن و بۆ خۆشمان چکە هەمومان بەیەکەوە جوانین لەبەرەوە تکایە لە کاتی دەرکەوتنی نیشانەکانی سکشن و ڕشانەوەیە ئاو زۆر بخۆرەوە و جگەلەوەش لە دەرمانخانەکانە ئەو ئاڕێز بکڕە هەوڵمەیە سکشونەکە ڕاگری بەڵکو لە باتیەوە هەوڵ بە دوای پزیشکێک کابگەڕیت لە نەخۆشخانە و مەڵمەدە تەندروستەکان یاخود لە عیادە و شوێنە تایبەتەکانە دەستەکانیشتان پاک بە ئاو سابوون بشۆن بەخواتان ئەسپێرم شەو شەوگارتان شاد و پارێزراو بن خواتان لەگەڵ